ماشي بخواندانا روشافا ماشي بخواندانا روشافا ماشي بخواندانا روشافا. سڵاوتان لێبێت خۆپیشاندان و ناڕەزایەتیەکان لە شاری هەولێر لە زۆربەی گەڕک و شوێن و شەقامەکان بەردەوامە. ئەمە دیمەنی ڕاستە و خۆی گربوونەوە و ناڕەزایەتیەکانی شاری هەولێرە. ئەوانەی کە دەیبینن کوردستانیەکە خۆپیشاندەرانە کە بە شەقامەکاندا دەگەڕێن و دروشم دەڵێنەوە. دروشمی کوردستان یەکە. هەمویان ئەمڕۆ ئاڵای کوردستانیان بەرز کردوێتەوە و هەروەها ناڕەزایەتیەکان دەڵێنەوە. نزیک بە 2 کاتژمێر زیاترە کە ئەم خۆپیشاندەرانە لە شەقامەکانی شاری هەولێر دروشم دەڵێنەوە و ناڕەزایەتی دەردەبڕن. خۆپیشاندانەکان تا ئاستێکی زۆر فراوانە و ویستیان بڕۆن بۆ بەردەم کونسوڵخانە، بەڵام بەهۆی کە ڕێگریان پێ نەدرا ئەوان بە ناچاری بە شەقامەکاندا دەسوڕێنەوە. ئەمە دیمەنی ماشي بخواندانا کۆمەڵێ ئەم کۆمەڵی بەرنامە هەرگیز کوردستانە بەکێ ماشي بخواندانا روشافا ماشي بخواندانا روشافا ماشي بخواندانا روشافا ماشي بخواندانا روشافا. تروریست جولانی 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 تروریست جولانی. میشه بخواندانا کۆبانێ میشه بخواندانا کۆبانێ. دیمەنەکان بەردەوامن و ناڕەزایەتیەکان بەردەوامن. ئەگەر دیمەنەکان نیشان بین هاوڵاتێکی زۆر خەڵکێکی زۆر ئەوانەی کە لە هەولێر ڕشەجێن دروشمی یەک ڕیزی، دروشمی یەکگرتن، دروشمی بەرخودانێ کوردان دەڵێنەوە و دروشمەکان جۆرا جۆرن. ئەوەی کە جێی دڵخۆشیە ئەوەیە کە هەمویان ئەمڕۆ ئاڵای کوردستانیان بەرز کردوێتەوە و پاڵ پشت خۆیان بۆ ڕۆژاوا دووپات دەکەنەوە.